ئێمە مختصر مفید ئەگەر هەرچەند بینە سەر ئەوەی کە سلبیاتی ئەم تاغوتانە باسکەین هەر کەمە و ئێوە خۆشتان نەزانن، چونکە ئەوەندەی کە لەم مەدای چەند ساڵی دوایی ئەم دو سێ ساڵی دوایی بە موچە بڕین و بەوازهێنان لە خەڵکی و بە دروستبوونی ئەو دوو طبقەی هایلایڤەی کە ئەژی و ئەو طبقەی خوارە کە کرێخانووی پێنادرێ کە گەیشتنە ئەو ئەنجامە ئەو خەڵک هەمووی ئێستا بینیوێتی. بەڵام ئێستا ئەبێ بڵین دوای ئەم کارە سات و ئاش بەتاڵەی کە ئەم جاریان یەکێتی کردی و هێنای بەسەر پارتیە، ئەم گورزەی کە یەکێتی لە پارتیدا وەکو سیوێکی ئاوینەوە و شەشکە پارتی لە یەکێتیدا، ئەم ئینتیقامانەی جوود و جۆقت کە بۆ یەکتریان هەڵگرت بوو، ئەم کۆنەقینەی لە 66ەوە بەرامبەر یەکتریان هەبوو، ئەوە بە یەکتریان ڕشت و پشتی یەکتریان دا لە عەرز و وەکو دوو حەیوان کە شەڕەشۆقیانە یەکتری ماندووەکەن و میلەتەکەش پێی ماندوو بوو. سپارتاکۆسی چەپڵە لێدا، مەلیکی ڕۆمیش چەپڵێ لێدا بوو. ئەو دوو گایەی کە لە ناوەوە شەڕەبەرانیان بوو شەڕەشۆقیان بوو لە قازانجی قاسم برێمەر هاتەوە و لە قازانجی حەشدی وەحشی هاتەوە و زەختی تورکیاش زۆرتر بوو، زەختی ئەمریکا و ئێمالکردنی ئەمریکاش لەسەرتان زۆرتر بوو، زەلیلیەکەشتان زۆرتر چێشت. ئەوانەی لای یەکێتی زەلیلی تاریخ و زەلیلی بەردەستی قەومەکان زیاتر، مەسعود بەرزانیش زیاتر زەلیلی دیبلۆماسیەتی دەرێ بوو. خۆتان بەسەر خۆتان هێنا.